ليرو ألين كأداء حكومتي هرم أدائه سقط معلومة كز قماني لونية لآسي بيوستانية نيتواني وبدم هاولاتي وبي گرفتەکانی بە تایبەتی گرفتی بژێوی کە ئەمڕۆ هەموو هاوڵاتیانی کوردستان لە بازار و لە شکستی ئابووری و لە موچە و بوجە ئەناڵێنێ بەدەست ئەم وەزعەوە ئەمە شکستی ئەدای حکوومەتە معلومە ئەوەش معلومە کە میلەتی ئێمە مستحەقی ئەم سزایە نەبوو وڵاتی ئێمە وڵاتێکی پڕ پیت و بەرەکەت لە نەوتەوە هەیەی تا ئاو تا زراعەت تا پیشەسازی تا شاخ و داخ و گەشت و گوزار هەموو شتەکانی کە خەڵک بە یەکێکیان ئەژی ئێمە هەموویمان هەیە نەتیجەش ئەمە بێ ئەمە معلومە شکستە کە یەکگرتوو لەگەڵ شەقامە لەگەڵ خەمخۆریە بۆ دابینکردنی قوت و بژێوی ئەم خەڵکەی خۆمان لەگەڵ دەنگی زوڵاڵی داواکارانی مافی موچەخۆران مافی هاوڵاتیانە بەگشتی و ئێمە دڵنیاین کە ئەبێ ئەو مافە بگەڕێتەوە بۆ خەڵک و ئەبێ حکوومەتی هەرێم بەخۆیان بچێتەوە ئەبێ تەکبیری ئەم وەزعە بکە ئەبێ هەموو هێزە سیاسیەکان پێکەوە خەمی ئەم مەوزوعە بخۆین نەکەوینە مزایدات و پاشقولدان لە یەکتری لەم مەوزوعە لەسەر قوتی خەڵک و لەسەر بژێوی خەڵک و لەسەر شیری مناڵانی وڵاتیان مزایدە عیبە مەجاری تر زۆرە منافەسە بکەین مزایدە نەکەین بۆیە لە کاتێکا لەگەڵ خواست و داوا و هاواری ئەو خەڵکە خۆشەویستی خۆمانین بۆ داوای مافی خۆیان لە موچە و لە بژێوی و لە قوت داواکارین کە حکوومەت بێ بە هاواری ئەم خەڵکەوە و هەستێ بە مەسئولیەتی خۆی کەواتە ئەبێ هەموو بگەڕێنەوە بۆ سەر مێسی گفتوگۆ پێکەوە گفتوگۆ بکەین هێزە سیاسیەکان لەسەر چەند خاڵێک یەکیان بە گەڕخستنەوەی حکوومەت و پەرلەمان ئەم پەرلەمانە پخراوە عیبە ئەبێ بخرێتەوە گەڕ حکوومەت ئەبێ کارابێ بێ بەدەم هاوڵاتیانەوە وەختی ئەوەی نییە ئەمڕۆ لە دوورۆ چاودێری بکە یا تەوسیات بنێرێ ئەبێ ئیجراعات بکە حکوومەت ئەبێ بە هەموو پێکاتەکەیەوە بکەوێتەوە گەڕ بەو شێوەی کە کابینەکە تەشکیل بووە